پاش هەفتەیەک لە ڕێکەوتنی پارتی و یەکێتی لەبارەی ناردنی وەفدی هاوبەش بۆ بەغداد و گفتوگۆ لەگەڵ ناوەند بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەردوولا لە پرسی بودجە و موچە، پارتی بڕیاریدا وەفدێکی خۆی بە سەرۆکاتی فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی بۆ بەغدا بنێرێت و گفتوگۆ لەگەڵ لایەنە شیعەکان بکات. ئەم بڕیارەی پارتی بە یەکەم هەنگاوی ئەو حیزبە دادەنرێت بۆ پێشێلکردنی ڕێکەوتنەکەیان لەگەڵ یەکێتی. ئەوەش هێندەی دیکەی کوردی لە بەردەم حکومەتی عێراق و لایەنە سیاسیەکانی عێراق لاواز کردووە. تەنانەت ئەو شاندانەش کە دەچنە بەغداد تەنها لە ئەندامی پارتی پێکهاتوون و تا ئێستاش هیچ ئەنجامێکیان نەبووە. قوڵبوونەوەی ناکۆچە نێوخۆیەکان لە کاتێکدایە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا لە دوای ڕوخانی ڕژەمی بەعس و بەشداری کورد لە پرۆسەی سیاسی عێراق، ئێستا هەرێمی کوردستان لە لاوازترین هەڵوێستدایە بەرامبەر حکومەتی عێراق، پاژەوەی لە کاتی بەهێزیدا ئامادە نەبوو ڕێکەوتنێکی کۆنکرێتی لەگەڵ بەغداد بکات و پێوەی پا بەند بێت کە هۆکارەکەی دەگەڕایەوە بۆ ڕێکەوتنی 50 ساڵی لەگەڵ تورکیا و پیادەکردنی ئەو سیاسەتی بە ئابووری سربەخۆ ناسراو بوو. ئێستاش سەرەڕای ڕادەستکردنی نەوت و داهاتی ناوخۆ حکومەتی فیدراڵی سازشی زیاتر لە هەرێم داوا دەکات. ئەوەی لەم ململانێ سیاسی و بەرژەوەند خوازانەیە زەرەرمەندە تەنها هاوڵاتیانی هەرێمی کوردستانن. ئەو کاتەی هەولێر سیاسەتی ئابووری سربەخۆی پیادە دەکرد، موچە بە لێبڕین و پاشەکەوت و نیوە موچەشدا بەش دەکرا. بەڵام ئێستا حکومەت داهێنانی نوێی کردووە و مۆدێلی نۆرە موچەی هێناوەتە ئاراوە کە ئەگەر دۆخەکە بەم جۆرە بەردەوام بێت دەکرێت هەر مانگێک چەند وەزارەتێک موچە وەرنەگرێت، وەک ئەوەی لە لیستی موچەی مانگی 6 بەشێک لە وەزارەتەکان لە موچە بێ بەش کراون. ئەم دۆخە کە دەسەڵاتی پارتی و یەکێتی ڕوبەڕووی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمیان کردووەتەوە، لە کاتێکدا بە درێژایی 1 مانگی ڕابردوو شاهێدی ستایش و پیاهەڵدانەکانی بەرپرسان بووین بەسەر کابینەی نوێمدا بەهۆی ئەو پرۆژە خزمەت گوزاریانەی گوایە پێشکەشیان کردووە، بەڵام گوێی خۆیان خەواندووە لەوەی هەر هەنگاوێک دەنێن گرفتەکان زیاد دەکەن و ناتوانن هەنگاوێکی دروست هەڵگرن کە لە بەرژەوەندی خەڵک و قەواری هەرێمدا بێت.